اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لێبێ، جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ. داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و ڕۆژ و نوێژ و قیام و سیامی ئەم مانگە پیرۆزەی لێ وەرگرتە بین. داواکارم لە خوای پەروەردگار هەر کەسێک لەم مانگەدا پەرستشێکی ئەنجام داوە بۆ خوای پەروەردگار خالیسەن مخلیسەن، ئینشاء الله لە ئێستادا بەشارەتی ئەوەی پێ بدرێ کە دەرگای ڕەیانی بۆ کراوەتەوە و یەکێکە لە براوەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان کە جەژن بۆ خۆی مایەی خێر و خۆشی و خۆشەویستی نێوان مسلمانان دووپات ئەکاتەوە، بە جێگەیاندنی سیلەی ڕەحم تاکید لێ ئەکاتەوە. ئازیزان و خۆشەویستانم، لە ئەڵلقەیەکی زۆر تایبەت بە جەژنی پیرۆزی ڕەمەزان هاتینەوە خزمەتتان، هەروەکو ئاماژەمان پێکردووە لە ڕابردوودا دووبارەیەکەینەوە. کەناڵی ئاسمانی پەیام پێشەنگە لە گەیاندنی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان. بۆیە ئەمڕۆ لە خزمەتی مامۆستایانی بەڕێزی شاری کەرکووکی خۆشەویستەوە، ئەمڕۆ لە خزمەتی مینبەرە پاک و بێگەردەکەی کەرکووکەوە، ئەمڕۆ لە ڕێگەی قسە خۆشەکانی مامۆستایانی بەڕێزی شاری کەرکووکەوە هاتوین ببینە میوانی ماڵەکانتان، دەرگای ماڵەکانتان بکەنەوە و بەخێرمان بهێنن، چونکە بە ئیزنی خوا غەیری خێر و خۆشی لە ئێمەوە هیچ نابینن، چونکە پەیامی مامۆستایانی ئاینی، پەیامی ناودارانی شاری کەرکووک و پەیامی ڕیشسپیانی شاری کەرکووک هەر بۆ ئەوەیە کە خێر و خۆشی بڵاو بکەنەوە و هەمیشە تاکید لەواکەینەوە کە ئەڵێن ئین نورید و ئیلا الئیصلاح ما استطعنا. داواکارین لە خوای پەروەردگار خێر و خۆشی بهێنێتە ڕێی هەموو ئێمە و ئێوەی عزیز و خۆشەویست. خۆشەویستان و بەڕێزان، وەکو ئەبینن لە خزمەتی مامۆستایانی زۆر بەڕێز و خۆشەویستم لە جەنابی مامۆستا ساماڵەوە دەست پێکەم. مامۆستا ساماڵ بازیانی، مامۆستای ئاینی بانخوازی خۆشەویست لە شاری کەرکووک، پێشنێژ و وتارخوێنی مزگەوتی ئەسسەجادە نەبەویە لە کەرکووک لە پشتی گەراجی سلێمانی. ئەوە بۆ ئەوەی مامۆستا ئەگەر کەسێک هاتە خزمەتت لەوێ ئیتر تۆ بەواجبی خۆت هەستی. هەروەها مامۆستا ئەحمەد کەرکووکی مامۆستای بەڕێزمانە لە شاری کەرکووک، مامۆستا پسپۆڕە لە بواری پەروەردەیی، مامۆسایەکی ناوداری شاری کەرکووکە مختەسە بە بواری پەروەردە و پێگەیاندنی نەوەکانی داهاتوو، کە ئومێ دەکەین ئینشاءڵڵا جەنابی مامۆستاش ساغ و سەلامەت بێ و جەژنیشی پیرۆز بێ. لە لای چەپمەوە مامۆستا فاخیر کەرکووکی بەناوبانگە، مامۆستا پێشنێژ و وتارخوێنی مزگەوتی خالیدی کوڕی وەلیدە لە گەڕەکی ڕەحیماوە، یەک تۆز لە بازارەکە تێپەڕی مزگەوتەکەی مامۆستایەوە بە دەقیقی مامۆستا. هەروەها مامۆستا عیزەدین حوسێن، مامۆستا عیزەدین حوسێن مامۆستای بەڕێزمان، مامۆستای خۆشەویستمان، پێشنێژ و وتارخوێنی مزگەوتی تەواب لە گەڕەکی شۆریزە لە شاری کەرکووک، مامۆستامانە و تاجی سەرمانە و ڕێزی لەسەر سەرمانە. خوای پەروەردگار ئینشاءڵڵا بەرەکەت بخاتە عیلم و تەمەن و خانەوادەی بەڕێزیان. مەفروزە کە دەستکەین بە پەیامی جەژنە پیرۆزە، گەیاندنی پەیامی جەژنە پیرۆزە هەر یەک لە مامۆستا ساماڵەوە دەست پێکەین. مامۆستا گیان، پەیامی جەنابەت بۆ ئەم جەژنە ئەگەر بگەیەنی بە دانیشتوانی شاری کەرکووک و تێک ڕای هەرێمی کوردستان فەرموو. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. پێشەکی داواکاین لە خوای گەورە طاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول بفەرمێ ئینشاءالله. لە مانگی ڕەمەزان خوای گەورە بمان کاتە ئەو کەسانی کەوا شایستەی چوونە بەهەشتن لە دەرگای ڕەیانەوە و جێژنە پیرۆزە ئاراستەی سەرجەم موسڵمانانی جیهان دەکەم و بە تایبەتی کوردستانی خۆشەویستی خۆمان و بە تایبەتتر
دانیشتوانی شاری کەرکووکی خۆشەویست خوای گەورە لە هەموو لایەکمانی پیرۆزکە خوای گەورە هەموو سات و کاتی ژیانمان بەجێژن بگێڕێت خوای گەورە داهاتووی ڕۆژگارەکانمان بکاتە ڕۆژگاری بەختەوەری و تەبایی و خۆشەویستی و پێکەوە ژیان لە شاری کەرکووک و دەست هەموو لایەک خۆش بێت. دەست خۆش بێ، زۆر سپاس. مامۆستا ئەحمەد سڵاوی خوارد لێ بێ، بەخێر بێ بۆ بەرنامەکەمان. پەیامی جەژنە پیرۆزەی خۆت بگێنە. بسم الله الرحمن الرحیم. لێرەوە پیرۆزبایی لە سەرجەم مسلمانانی جیهان دەکەم و کوردستان و تایبەتریش خەڵکی شاری کەرکووک و بە تایبەتی مامۆستایانی شاری کەرکووک سەردەمانێکە لە خزمەتی زانست و علم و پێگەیاندنی نەوەی تازەن و نەوەی کۆن و ئەو مامۆسایانەی کە بە هەموو شێوەیە خزمەتی پەروەرداکەن بەو شێوەیە کە لە ڕووی موچە و پێداویستی و مافەکانیان کە سادەترین مافە بەدەستیان نەکەوتووە، هیوادارین کە ئەو مافانەیان بەدەست بگات و شاری کەرکووک ببێتە شاری برایەتی و خۆشەویستی و ئارامی و بتوانین خزمەتی زیاتری شارەکە و خەڵکەکە بکەین بەگشتی و دەستخۆشیش لە کەناڵی پەیام بکەین بەردەوام لە خزمەتی شارەکە بووە لە هەموو بوارەکان و لە هەموو ڕووداوەکانە پێشەنگ بووە و خوای گەورە خۆتان و کارمەندان سەربەرز بکات و موفق بکات و بەردەوامی بکات لەم کاروانە پیرۆزەیە. سپاس دەکەین مامۆستا گیان، دەست و چاوت خۆش بێ، جەژن لە زەنابیشت پیرۆز بێ. اینجا ئەگەر بە ڕیشی سپی دەست پێ بکەم بێ بچمە لای مامۆستا فاخیر. مامۆستا فاخیر گەورەترە و جەنابەت هەر گەنجیت و ماشەڵڵا گەنج ماویتەوە و با بچینە لای مامۆستا فاخیر. مامۆستا فاخیریش پەیامی جەژنە پیرۆزەی بگێنێ. ئەستەغفیرالله ئەستەغفیرالله لە خزمەتتان. گەورەی خۆتە مامۆستا گیان. بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد. داواکارم لە خوای گەورە بە خاتی گەورەی خۆی ئەم ڕۆژمان بکاتە ڕۆژی خێر و خۆشی و بەرەکەت بەسەر هەموو جیهان و مسلمانانە بە تایبەتی و بە کوردستان و شاری کەرکووکش بە تایبەتی تر. داواکارم خوای گەورە ئەم جێژنەمان بکاتە مایەی نەهێشتنی نەخۆشی و ناخۆشی و هەموو دەرد و بەڵاو موسیبەتێک ئامین یا رب اللهم ئامین. خوای گەورە بموفقتان خۆش بێ مامۆستا گیان، زۆر سپاس دەکەین. مامۆستا عیزەدین ختام و میسک جەژنە پیرۆزەیەکی خۆت ئاسامان بۆ بڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بيششي تقبل الله منا ومنكم صالح الأعمال. اللهم آمين. خوي تعالى طاعة عبادتي مانجي رمضاني لما قبول كردبيه. اللهم آمين. وخوي قولا ججني همولا يكمان مباركة وبيلوسكا. خوي تعالى ججني قولا من بي نشان دا لدنيا بسر كوتني إسلام ومسلمانان ولا قيامتي شايب وتشوننا وبهش لدرقاي ريانوا. داواکارم لە خوای تەعالە جەژنەمان بۆ بکاتە مایەی خێر و خۆشی، دووری کا لە ناخۆشی و لە نەخۆشی و جەژنە پیرۆزە لە تێکڕای مسلمانانی جیهانەکەم و وڵاتی عراق بەگشتی و بە تایبەتی تر کوردستان و شاری کەرکووک و داواکەم لە خوای تەعالە شاری کەرکووکمان بپارێزێ لە هەموو نەهامەتیەک، لە هەموو موئامەرەیەک و فیتنەیەک و ئاژاوەیەک، یەک ریزمانکە، یەک دڵمانکە، یەک بۆچوونمانکە. خوای تەعالە چەند جەژنێکی ترمان پێ ببینێت بە خێر و بەخۆشی و دەستخۆشی لە جەنابتان شەکەم بۆ ئەم دەرفەتە و خوای تەعالە لە هەموو لایەکمانی قبول کە. خوالت خۆش بێ. با پرسیارێ بکەم مایکەکە دامەنە جارێ. مەبدەئێکەیە ئەڵێ من لەم یەشکوری الناس لەم یەشکوری الله. ئەمە حەدیسە مەقولەیە ئاەتە چییە؟ فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆیە لێرەوە بەڕاستی لەسەر مەبدەئی ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببورن. سوپاسێکی بێپایانم هەیە بۆ زۆر بەڕێز کاک وەستا سەباح بانی مەقانی، وەستا سەباحی بانی مەقان. ئێمە لە دیوەخانی کاک وەستا سەباحا دانیشتوین، سوپاسی ئەەکەین، پێزانینمان بۆ هەیە، عەزیەت و ئەرکی کێشاوە بە شێوازێک لە شێوازەکان بەڕێوەچوونی ئەم بەرنامەی لە ئەستۆ گرتووە. ئێمە سوپاسی ئەەکەین خوای گەورە پاداشتی خێری بداتەوە ئینشاءالله. هەمیشە خاوەنی دیوەخان و ساحێبی ماڵ و خوای گەورە لە بەڵاو موسیبەت و نەخۆشی و ناخۆشی ئەویش و ئێمەش بە دوورکە ئینشاءالله نەک هەرخۆی بەڵکو ئەو ستافە جوانەی کە لە دەور و پشتی بوو نامێ ناوی کەس بهێنم، بەڵام تێکڕای ئەوانەی کە ئەمڕۆ لە خزمەتمان نابوون بە شێوازێک لە شێوازەکان بۆ بەڕێوەچوونی ئەم بەرنامەیە هەمومان لە خزمەتی بەڕێوەچوونی کارێکی پیرۆزە و جەژنە پیرۆزەیە و دوای مانگی پیرۆزی ڕەمەزانە کە ئینشاءالله ئەبێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک.
مامۆستا ئەچمە لای مامۆستا ئەحمەد کەرکوچی تاوان مامۆستا ئەحمەد کەرکوچی مایکەکەتمان مایکەکەت بە دوو قسەی خۆش بکەین من و تۆ پێکەوە جەنابەت تۆ مایکەکە ڕاگرە با من دوو قسەت لەگەڵ بکەم جەنابەت مدیری من بووی لە 2004 5 6 7 8 9 جا هیچ زوڵمێکم لی نەبینیە شەمبیلا هەرچەنە پارەی کەمە داینێ 70 داینێ معاش بەڵام لەگەڵ ئەوەشە هەر مراعاتیە کردین بە هەموو شێوازێک زۆر دەستگرۆیی کرد زۆری هاوکاری کردین پێی گەیانین بەڕاستی باسی یادەوەریەکی خۆشمان بۆ بکە لە زمانی ڕادیۆ و تەلەڤیزیۆنەوە تاکو ئەم دواییە تەبەنەوە ئەرکە ئێمە و کاتێک کە لە 2003 دوای پرۆسە کە کەرکووک ئەو وەزعی بەسەرات مە لە هەولێر بووین ئەو کاتە من و بڵێن حاجی عەبدولەتیف لە هەولێر بین پێش ئەوە کە زانیمان وەزع بەرەو گۆڕانکاریە ڕوا پێکەوە خەریک بووین ڕادیۆیەکمان کڕی جیهاز ئەو کاتە جیهازم مەسەلەی هینەکان بوو هەمووی وەکو سەمامە و ڕادیۆی قەدیمەکانی هەمووی بۆڕی و هین بوو جیهازێکمان کڕی دامان ناوتمان هە کاتێک کەرکووک گرترا ئێمە ڕێک ئەگەڕینەوە بۆ ئەوێ ئەو کە کاتێک کەرکووک گرام گرترا یەکسەر مامۆساری باپیر بروسکەیەکی کرد وتی کاکە بڕۆنیەوە بگەڕێنەوە یەکسەر گەڕاینەوە لە کەرکووک یەکەم ڕادیۆی ئیسلامیماندانە چۆن داتاننا وەڵا ڕادیۆەکە چۆن جارە چۆن چونە مەعسکەر خالیدەوەم بۆ باسکە ئێمە پێشەوە تەمان چوینە ئەمنەکەەوە دایرەی ئەمن ئەوە مەقەرمان بوو هەرچەنێ دایرەی ئەمنیش بوو بەڵام حتا ئاخیر جا کە دەرکراین ئێمە کرێمانەدا لە مەحافەزە باشە یانی قەزەی شەرعەکە کە چوینە ئەوێ جیهازەکەمان دانا حاجی چی بکەین وتی با بچین بۆ مەعسکەر خالید وەڵا چوینە مەعسکەر خالی سێرمان کرد خەڵک خەریکی سەیارە دزینە و یعنی حتا پارچەی ئەلیکۆپتەر و بەنزین دزین و ئەوانە ئێمە گەڕاین کابینەمانە دۆزیەوە پارچەی کۆپتەریانە برد ئێمە گەڕاین خەریکی هین بووین کابینەیەکی دی وتی وەڵام کابینەیە باشە وتم بۆچی حاجی وتی بۆ ستۆدیۆمان نەبوو کابینەی عسکەری و هەمووی جیهازی لە ناوبوو هەر هەموویمان دەرکرد و دوو کابینەمان دەستکەوت هەرچۆنێ بوو هێنامان غەنیمەی حرب خەڵک بە دوای سیارە ڕووی ئێمە کابینەمانە خەریکی ئەلام بووین کە کابینەمانی شێنا ئەوەم قەت لە بیر ناچێ تەبان دوای زڕوفی بەسەر هات و بڵێن وەزعی مامۆسا گرترا مامۆسا عەزەدینمان هێنا بۆ ناو کابینەکە مامۆستا فاخر گوێ لێ بێ تەبان کارەبا بەس کارەبای لاقیدەکە هەبوو کە جەوەکە زۆر گەرم بوو مامۆسا ئەو ئینەی لەسەری بوو مێزەرەکەی مێزەرە ماشەڵڵا ئەو کاتە کەمێ بچووکتر بوو ئەو مێزەرە گەرمای بوو زۆر عارەقی شین و مۆری کرد مێزەری دانا وتمان جوبەکەش دانا جوبەی دانا هەر عارەقی کرد باوەشێنمانە کرد گەی خەریک بوو گەیشتا یەکسەر ئێمە باوەشێنمانە کرد و بەرنامەکەی پێشکەشە کرد کاوەم قەت لە بیر ناچێ بە تەکسی ئەهات مامۆسا خزمەتی ئەم ئاینەیە کرد بەڕاستی یعنی مووقیفێک بوو تەمان بەرەکەتیش بوو تەمان دوای مامۆسا فاخر و دوای مامۆسا سامانەوەمانە تەمان خەڵکێکی زۆر هاتە پێشەوە بە بەرەکەتی ئەو هینە یعنی ئەو مووقیفم قەت لە بیر ناچێ و ئەو کاتش ببیرم دێ دوای فترەیە مامۆسا عیزەدین و مامۆسا فاخر وتیان ئێمە چی بکەین ئەی وەزعەکە بۆ شێوەیە چی بکەین ئەم خەڵکە فەقیرە بەرنامەیەکماندانە بەرنامەی چاوی بەزەیی کە ئێستا بەخشینە ئەوە 11 ساڵە لە کەناڵی پەیام کە شایەدی ئەدەم ئەم مامۆسا بەڕێزانە دانێنەری بنەڕەتی بەخشین مامۆسایانی کەرکووک بوو کە ئێستاش بەبیرم دێ زیاتر بۆبانەی ئەو بۆبۆنەی ئەو 2 ساڵەوە 43 خانوویان دروست کرد بۆ خەڵکی بە سەدان خەڵکیان هاوکاری کرد نەخۆشی عەمەلیات یعنی خەڵک خەریکی چی بوو مامۆسایانی بەڕێز لە خزمەتی پرۆسەی ئیسلامی و کاری ئیسلامی بوون کە ئێستاش بەردەوام من قەت لە بیر ناکرێ بەڕاستی و ئەو پارەیەش بەڕاستی پارەمان نەبوویەمە ئەو هاوکاری لەم لاولۆلامان پێیان کرد 70,000 و کاتە زۆر ئەمادا بەرەکەت بوو خەڵکێکی زۆر کورد عەرەب تورکمان کارمەندمان زۆر بوو دەستخۆش دێینەوە سەرەوە باسە مامۆستا ساماڵ جەنابەت فترەیەک مامۆسای من ئەهاتم لە ماڵەوە دەرزم لا دەخوێن فقهم لا خوێندووە آخر هی جەنابیشت هی مامۆستا عەزەدینش فقهم لا خوێندووە نەحوم لا خوێندووە بەس بەخوا ئیسفادەم لە نەحوەکە نەکرد بە پیاوەڕاست بڵێ سەرفیشم لا خوێندووە بەڵام مامۆستا منە هادوو و هێمن بوو
چونکە چاوی لە سوور ناکردینەوە هی ئەوە بوو ێستا تۆزە لە نەحو زەعیفم مامۆسا جەنابەت ماشاءالله ماندووی لەم سەحوە ئیسلامیە ماندووی لەم لە قۆناغی گەیاندنی واتە پەروەردەکردنی کۆمەڵێک خەڵکی پێگەیشتووی شاری کەرکووک ئەو سەرەتایە چۆن دەسی پێکرد حەزەکەم بزانم سەرەتای خوێندن و سەرەتای دیراست و سەرەتای چوونە ناو دنیای علم بەڵێ بسم الله الرحمن الرحیم بەحەقەت ئێمە هەر لە مناڵیەوە لە تەمەنی 7 ساڵیەوە بیرم دێت کە لە سەرەتا چوین دەرسمان خوێنا بووین بە فەقێ لە مزگەوتی نائیب لە خزمەت ماوەسە ساڵح و لە مزگەوتی نائیب ماوەسا ئەو کاتە محەممەد شێخانی لێ بوو خوای گەورە عافویان کە هەردووشان لە خزمەتی ئەوان بەبیرم دێت تەمەنم 7 ساڵان بوو ئەڕۆشتین بەیانیان باوکم دەستیمان یەگرت ومانی بۆ مزگەوتەکانی مەڕۆ هات ئەمانی بردەوە لەو کاتۆ ئێمە دەستمان کرد علم خوێندن لە خزمەتی ماوەسا بەڕێزانە هەتاکو لە کەرکووک ئیعدادی دراسای ئیسلامیم تەواو کرد لە ساڵانی 96 ماوەسا خانەقایان ئیعداداتی ئیعدادیەی من لە ئیعدادی دراسای ئیسلامیم تەواو کرد خانەقام تەواو نەکردووە لە دواییدا کولەی ئیمامی عەزەم لە مووسڵ تەواوم کرد لە دوایی ماجستێر لە بەغا تەواوم کرد لە ساڵی 2011 ئێستاکەش قوتابی دکتۆرام ماشاءالله ئیتر ئەمە بە کورتی یعنی باسی ژیانم کەوا بین قۆناغەکانی خوێندن وەکو شێکی ڕسمی جگەلەوە بەردەوام ئێمە لە خزمەتی ماوەسە ساڵح بووین هەموو علومە شەرعیەکانمان لە خزمەت ماوەسە ساڵح خوێنەوە خوای گەورە عافویکە ئەو کاتە ماوەسە ساڵح مفتی کەرکووک بوو ماوەسە ساڵح کای چناری و وەکو داعوە بانگەواز لە سەرەتا کە دەستم کرد بە خوتبەدان کاتە تەلەبە بووم لە دراسای ئیسلامی پێشبڕکێ کرا لەسەر کەرکووک لەسەر ئیعدادیەکان ئەو قوتابی کەوا خوتبەی جوانە خوێنێتەوە سپاس بەخوا من لەو پێشبڕکەیە یەکەم دەکرد لەسەر کەرکووک جاکە یەکەم دەکرد ئەو بوو کەوا منیان نار بۆ شارۆچکەی حەویجە ئەلێ خودۆ خوێنەوە پاداشە زۆر باش بوو بۆش ڕازی بووین ئێتر لە دوایە کە هاتینەوە لە مووسڵ تەلەبە بووین خەڵکی مەخمور داوایان کرد کەوا مامۆسایەکی کورد بێ لەوێ خوتبە بخوێنێتەوە چونکە خوتبە بە کوردی لەوێ نەبوو هەتا ئەو کاتە ساڵی 98 ئەوە بووکەوا لە ئەوقافی مووسڵەوە چکە ئێمە لە مووسڵ تەلەبە بووین قوتابی بووین لە ئەوقافی مووسڵەوە بە فەرمی منیان نار بۆ مەخمور لەوێ خوتبەمدا تقریبا نزیکەی ساڵ و نیوەک یەکەم کەس کەوا لە مەخمور خوتبەیدا بە کوردی لە دوای ساڵەکانی 90 من بووم ئیتە ڕۆژە لە کاتی مزگەوت چاوەڕی بانگمان بوو مزگەوتیان تەوە کرد و ئەمن هات منیان برد و منیان گرت و ئاەتی گیرام لەوێ بۆ بەریان دایی بۆ ئەنجا ببیرم دێ مدیری ئەمنەکە پێمی وت هیچ شتێک ئینکار مەکە هەموو شتێکمان لەسەر تۆ لایە ئیسباتە بەس يرحمك الله يرحمكم الله بەس یەک شتێکمان لا ڕوون نییە تۆ مەرجەعیەتی تەنزیمیت عەلی باپیریان عەلی عەبدولعەزیزە وتم والله من هیچ تەنزیمێک نیم یان ئێتە مدیر ئەمنەکە دیار بوو کەوا پیاوێکی متفەهم بوو وتیەوە راپۆرتەکەیە لەسەر نووسراوە جا کامیان بووی والله هیچیان نەبووم بەڕاستی یا ڕەبی لە 6 ساڵ ئێترەوە بوو کەوا راپۆرتەکەی لە دڕان و وتی جارێکی تر نەیتەوە بە مەخمورە جوانە ئێتە هاتمەوە وە کەرکووک ئێتر لە چەند ماوەیەک لە کەرکووک بووم دوای نارمیان بۆ دووبست بەڵێ ئێتر ماوەیەک لە دووبست بووم و ئەتا 2003 لە 2003 کاتێک بووین ئەم پرۆسێ بەسەر هات جا برادەرەکان خۆمان منیان دەرکرد لە دووبستیان تۆ بە عەمەل ماوەسا بە تەحدید کەی لە مزگەوتی عوبادەی کوڕی سامت بووی مەلاوی ئەوە لە ساڵی 95 بوو 95 ئەو کاتە بوو بەڵێ 2005 یان 95 لە دواییدا کە تەعین بووم بە ڕسمی لە 2005 هاتمەوە بۆ مزگەوتی مەلاعابد کەوا عوبادە بەساوند تەوا دەسەکانت خۆش پەیامەکەت گەیشت زۆر سپاس دەکەین ماوەسا فاخیر مایک ئازادە مایک ئازادە هیچ پرسیارێکت هەیە تۆ پرسیار نەکەی ئەمە پرسیار ناکەین یا ڕەبی لەش ساوێ ماوەسا فاخیر جەنابەت لە شاری کەرکووک هەمیشە دەوری سڵح و مەسلحەت و چوونە ئاشتەوایی خەڵک و چوونە نێو گرفت و کێشەی خەڵک هەمیشە دەستی خێرتان هەبووە بە تایبەت ئەوەی کە جەنابەت لە منتیقەی ڕەحیماوە دەورێکی باڵات هەیە لەو بوارەیە تا ئێستا ئەتوانی بڵێ مەسەلەن بە تەحدید لەلاتە چەند کێشە چارەسەر کردووە چەند سڵحت کردووە چەند مارەی ژنت بڕیوە چەند تەلاقت داوە هەموو ئەمانەت لە یادە مەسەلەن بسم الله الرحمن الرحيم سپاس بۆ خۆی گەورە الحەمدولله کە
ئێمە لە هەر ناو کەرکوو بەگشتی لە هەموو بوارەکانە توانە هەڵمان داوە کە دەستێکمان تیای هەبێ جێپەنجەیەکمان لەگەڵ دیار بێ لە مەسلەی سڵح و سەلاحەتە بەڕاستی ئێمە بیدایەتی ببوومە مامۆستای گەورەمان مامۆستای خۆشەویست مفتی کەرکووک مامۆستا شێخ تاها حەساری خوا لێی ڕازی بێ خدا عەفوی کە ئینشاءڵڵا ئەویت کوڕم وەرە لەگەڵما بیدایەت کەمە چوو بوومەوە مزگەوتە ئەمی بر لەگەڵ خۆیە لە سڵحەکاندا ئەنیشتین بەڕاستی زۆری لێەوە فێر بووم زۆر لێەوە فێر بووم ئەلحەمدوللیلا باوەڕ بکەن یعنی ناتوانم بڵێم چەند دانەیەکە و چەند ئەوەیە و چەند هەزارە ئەلحەمدوللیلا هەر کەسێک زانی بێتمان کێشەیەکیە بەبێ ئەوەی ئەگەر خۆشیان تەکلیفمان لێ بکەن ئێمە خۆمان بەو بەرپرسیار زانیوە کە کاتێ نەهێشتنی ئەو ناوکۆکیە لە ناویانە نەهێڵین بەڕاستی خۆی حتا جەژنان پێشی کاتی خۆی وابوو جەژنان کاتی خۆی کە برایەکی گەورە لە منتقەیەکە هەبوو یان دەم سپیەک لە منتقەیەکە هەبوو جەژنە وەکو ئێستا نەمابوو کە خەڵکەکە جەژنەی قۆستۆتەوە بۆ تاکێ کەسی یاڵە دەست مناڵەکان بگرەوە با بڕێن بۆ سەفەر بۆ فڵان شوێن جەژنە بە سەربەرین نا جەژنەوە نەبوو جەژنە ببووە فرسەتێک بۆ لە ناهێشتنی ناکۆچەکان ئاهاتن یانوت مامۆستا فڵان و فڵان بەینیان تەواو نییە دەی کۆمەڵێ پیاوچاک و ماقۆڵی منتقە کۆ بووینەوە ڕۆیشتین بینمانیان باین ئەوانمان چاک کردەوە ئەی بەڕاستی ئەوە گەلێ زۆر بوو مەسەلەی با بڵێن بەیەک گەیاندنی کوڕ و کچانێش هەر ئەوەش بە ئاماشەوە وەکو ئەرکێک کە هەوڵماندا بوو ئینشاءڵڵا زۆر لەو بابەتانە دەست و چاوت خۆش مامۆستا گیان دێمە لێ مامۆستا عەزەدین أيامك سعيدة وكل عام وأنت بخير أجمعين إن شاء الله مامۆستا جنابت لە پرۆسەی دەتوە سەیری کە نا وەڵڵا خەم من نەبێ مامۆستا ئەحمەد شتی خۆشی لایەڵێ من شتم لایە بەس نازانم جار ئاوا سێرێکێکە ئەڵێی نەکەی نەیڵێ باسی نەکەی نازانم چییە مۆزوعەکە ئەوەتە بەخوا هەموو شتێکی نووسێت و با بزانم ئەمە باشە ئەمە واز دەبێنە جارێ پرۆسەیەکی تایبەتت هەیە لە بەڕێوەچوونی نوێژی جەژن لە مزگەوتی خۆت یعنی بە حوکمیەوەی من خۆم بە شانازیەوە قاری و مؤەزینی مزگەوتی جەنابتم پێم وایە بێ حەزیشت بە دەنگم هەیە جار مایکەکە جار بڵێن ئەو جەژن و پرۆسەی جەژن و ئەوانە بە ڕێوڕسمێکی تایبەت لە لای جەنابەت ئەڕوا بۆ زیاتر بایەخی پێ ئەدەی بۆ حەز ئەەکەی مەسەلەن مزگەوت بۆنی خۆش بێ ئاوەدان بێ دایم وتارت حازر دایم هەستم دیقەتم داوە لە جەژنانە جلی تازە ئەەکەیتە بەرد ئەمانە حکمەتی چییە؟ طبعا خوا جەزای خێرەدا کاک محمود خۆی هەر عادەتەن جەژنە ڕۆژێکی تایبەتە بەڵێ وایە و لە سونەتی شایە هاتووە هەموو کار و کردەوەکان تایە تایبەتە نوێژەکەی تایبەتە وەختەکەی تایبەتە ئەو جلوبەرگەی کە لەبەریەکەی ئەبێت تایبەت بێ مەراسیمەکەی ئەبێت تایبەت بێ ئەنی ئەبینی لە جومعەیە وتار لە پێش نوێژە بەڵام لە جەژنەیە وتار لە دوای نوێژە تایبەتە جا بۆیە من شەر حەزم کردووە جەژنانیش بەردەوام تایبەت بێ و خۆش معلومی جەنابتان شە مامۆستا دائیمەن وەکو عەرەب ئەڵێ مەحەل و ئەنظاری الناسە خەڵک تەماشایەکە کە بینی مامۆستا جلوبەرگێکی جوانی لێبەرە کە بینی مامۆستا بایەخێکی تایبەت ئەدا یعنی خەڵکەکەش حەست بە نەشئەیەک ئەکا حەز بە خۆشیەک ئەکا ئەوە تایبەتی ترش کە جەنابتی جەژنان دەی لامان نەخوێنی بەڵام زۆر جار لە دوای جەژنەیان مایکێکە سوتێنی یان سەماعەیەکە سوتێنێ ماشەڵڵا ئەوەنە دەنگی بەرزە و باین وەرەگرێت باش تو خۆ مامۆستا ساماڵ من لە لای جەنابی شت قاری مۆزن بوون من وا بووم بابا وایە جا خۆی خەتایەکی منشی تەیە کە من لە بەردەمی دانیشم کە ئەخوێنێ منش لەگەڵ تەفاعولەکە ئەی بۆ ئاواکەی کە بانگە دەم ئاواکەیت تەفاعولەکەم کە تەفاعولەکەم کە تەفاعولەکەم ئەم زیاتر ئەوە کە دەنگت بەرزە بێ ئێ باشە دوعای چاکەم بێ گەردنی ئازا بێ کە تەفاعولەکەم لەگەڵی هەستەکەم زیاتر لان سەسێنێ واتە مامۆستا عەزەدین مامۆستا مەحموود نییە سەماعەکە ئەسوێنێ
ئەمەمەی خۆت هیشتن زەبزەبە دروستەکە جوانە خوێن جارجار لە بێش لە پنشە و پێ لێ مەلم کە بە مەقامی چوارگای خوێنی جەژنان بیکە ڕست بیکە مەقامی ڕست بیکە مەقامی سەبا جارجارش ئەمانگرێنێت بە تایبەتی لە جەژنی قوربان کاگاتە فەلەمما بەلەغە مەعەهو السەعی قال یا بنیە ئەو مەشهەدە لە قراءەتە پێوتێ قراءەتی تەمثیلی ئێمە جۆرە لە قراءەتمان هەیە لە قورئانە تەمثیلیە مەسەڵەن کە بەهەشتت خوێن بە نەغەمی فەرەحەوە بیخوێنە کە جەهەنەم و قیامەتت خوێن بە نەغەمی حەزینەوە بیخوێنە جا کاک مەحموودش کاگاتە فەلەمما بەلەغە مەعەهو السەعی ئیشارەتە دەمێ ئەیکاتە سەبا سەباش دائیمەن مەقامێکی حەزینە کە ئەیخوێنێ ئەمانگرێنی ئاوا یەکسەر ئەڵێم فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. دەست خۆی داوا سێ مەقامی گۆڕی لە بیدار کردە سەبا دوای خۆی پێڕانە جلا کردە ئەبودیە سەبا لە ئاخرا کردە مەنسووری چۆن لە مەقامی بینەرانی بەڕێز و خۆشەویست بەردەوامی لەگەڵتان لە بەڕێوەچوونی بەرنامەی جەژنانە قسە خۆشەکانمان ماون بابەتی زیاترمان ماوە کەناڵی پەیام نەگۆڕن با لەسەر شاشەتان بمێنێتەوە دوای ئەم ناوبڕەدەینەوە خزمەتتان. دووبارە سەلامی خواتان لێبێ بینەران و خۆشەویستانی کەناڵی پەیام بەرنامەی جەژنانە بەردەوامە لەگەڵ میوانە عزیز و خۆشەویستەکانم مامۆستا ساماڵ مامۆستا ئەحمەد کەرکوچی مامۆستا فاخیر مامۆستا عیزەدین کۆمەڵە قسەی خۆشمان کردووە قسەی تریشمان ماوە مامۆستا ئەحمەد و مامۆستا عیزەدین سەیری یەکەکەن ئەوەڵە شتم لایە ئەوەڵە شتم لایە مەلەفاتیان لایە اینجا بە لە مامۆستا عیزەدینەوە هەندێک شت بزانین ئەگەر من لە لای تۆ چوومە لای ناوبڕەکە دێم وە لای جەنابەت بۆی بزانم چیت هەیە لەسەر مامۆستا ئەحمەد زوو سەیرەکەی شتێکی خۆشمان بۆ بجێڕەرەوە لەسەری. طبعا مامۆستا ئەحمەد جێگای ڕێز و تەقدیرە مامۆستا ئەحمەد پیاوێکی ماندوونە ناسە مامۆستا ئەحمەد هەچ کاتێک هەسمان بە فتور کردبێ هەسمان بە خەم و خەفەت کردبێت مامۆستا ئەحمەدمان بینی بێیان هاتبێ بۆ لامانە چوو بێتین بۆ لای مامۆستا ئەحمەد وەلەمانی بەرز کردووە و بەردەوامش بە نەسیحەت و ئامۆژگاریەکانی بە حکمیەوەی تەجروبەی لە کار لە هەموو کارەکان زیاترە هیچ درێخی لەگەڵمانە نەکردووە و خۆشیەکەش ئەوەیە مامۆستا ئەحمەد یادی بەخێر کاک حاجی عەبدولەتیف بە ناوی بێنین بەردەوام ئەگەر یەکتری ببینن کۆمەڵێک قسە بە یەکتری ئەکەن و ئەڵێن و ئێمەش پێ ئەکەن ئاگەرنی یەکتری ئازا کردووە چونکە هەردووکیان وەکو یەکوان دەستی خۆش مامۆستا جێی تەقدیرە مامۆستا خوای گەورە پاداشی خێری بداتەوە خاوەن فەزلە لەسەر ئێمە و لەسەر شاری کرد جوان مامۆستا ئازانی ئەڵێ ئەگەر خواردنت خوارد لە ناوەڕاستە مامۆستا فاخیر مایکەکە بدەین مامۆستا فاخیر ئەڵەگەر خواردنت خوارد لە ناوەڕاستە بیرت چوو بیسمیلا بکەی لە ناوەڕاستە بڵێ بسم الله ئەوەل و ئاخیر وەڵام بیرم چوو چکلێتەکەتان بدەمێ بسم الله ئەوەل و ئاخری ئیسە دووبارەیەکەینەوە دواییش ئەم ناز و نعمەتە هەیە قەزای لەگەڵا بێ ئەبێ فیدیەشی لەگەڵ بێ ئەوە بە قەزای وەڵا فیدیەکەیان بە عیدی تۆ بێ خۆڵن مامۆسایان یانیڵن ئەلف بێ قەت ناڵێن ئەلف ها لەشتان ساغ بێ مامۆستا فاخیر پێم خۆشە بەسەرهاتێکی خۆش واقعەیەکی خۆشمان بۆ بجێڕیتەوە چیت لەلا هەیە باسێکی خۆشمان بۆ بکە کە بەسەر خۆت هاتبێ لە کاتی خۆت بەکەرەبات بەسەر بڕابێ نازانم ئیتر میمبەرت شتێکی لێ بەسەر هاتبێ ئیتر وەلحاصل لە کاتی مارە بڕینی ژنە شتێک ڕوویدا بێ زۆرە سبحان الله ساڵێکیان لە حەج بووین دۆستێکی زۆر خۆشەویستمان کاک حاجی کا حاج حەمید لە سلێمانی خوای گەورە لێی ڕازی بێ ئینشاءڵڵا لە حەج بووین خوای گەورە مناڵێکی پێبەخشی تر لەوێ لە تەلەفۆنەوەوانە خەبەریان پێدا و کە گەڕاینەوە لە سلێمانی تایرۆشتمان دابەزی و دوای ئەوە سەردانمان کرد وتی مامۆستا خوا دوعایەکی خێر بکە بەسەر مناڵەکەیە تر مش دوعایەکم بەسەر خوێند و
ئەوەی کە سونەتە بۆ مناڵەکە کردمان دوای مناڵی تر الحەمدولله وردە گەورە بوتی مامۆستا قەدەری خوای گەورە هەموو مناڵەکانم زۆر عاقڵن بەس پێیان بڵێ چیت بەسەراخێن ئەمەیانمان زۆر هار دەرچوە بەس پێیان بڵێ چیت بەسەراخێن سبحان الله سبحان الله ئەوە ئیستا بووە وقولك الإنسان عجولة سەناو دۆست و برادەرەکان ئەڵێن مامۆستا تۆ مەخێنە بەسەریا باوەڕکە مناڵەکانمان بیعاد دەبێت يا ربي ليش الصعبة سلامت کە لەو تارشدا سبحان الله بدایەتی تقریبا 96 و 95 وانە بوو کولیە تقریبا کولیەمان تەواو کردبوو آخر ساڵی کولیە بوو لە یەکەم جار لە هێشتا مزگەوتی خۆمان مامۆستا عومەر خوا عەفویکە هەر لەوێ بوو مامۆستا ئازاد لە مزگەوتی خوان بوو وتی وەرە لای من خۆت ببدە چوم لەوێ خوتبەیەکمدا هێشتا مزگەوتم نییە خوتبەیەکمدا الحەمدولله باش بوو یەکەم خوتبەم بوو لە ژیانمە دووەم خوتبە مامۆستا عەبدولجەبار خوا عەفویکە لە تەپە وتی وەرە بۆ لای من دووەم خوتبە سبحان الله ئیتر نازانم ترسێک کەوتە گیان قەت تەسەوڕ ناکەی هەموو گیان مەلەرزی لەناو خوتبەکەی ئەموت باشە تۆ چیکەی لێرە قەیناکە بۆ بەجێ نایەڵی داینە وازی لەبێنەوە بڕۆ ئەلەم قسانەیە بووم بۆ خۆم دانیشتم بۆ خوتبەی بینی با بڵێن هەردوو خوتبەکە جەلسە ئیستراحەکەمان کرد زۆرم لا خۆش بوو هەڵسامەوە دوای ڕۆشتم دوای خوتبەی دووەممان تەواو کرد و جا مامۆستا عەبدولجەباریان پرسیوت مامۆستا ئەرێ خەڵکەکە چیان وتیان وڵی باش بوو بەسانە زۆر پەلەی بوو يا ربي ليش صعبة مامۆستا ساماڵ حتما جەنابەت بە مەواقفی طەریف و خۆشا تێپەڕیوی لە ژیانی ڕۆژانەتا شتێک هەبێ و حەسکەی بۆ مامی جێڕیتەوە چییە؟ بەشی ناوخۆ داخلی قسم داخلی خۆشە دایم قسم داخلی شتی تایە بەڵێ مووسڵ یان کوێ بەغا بەغدا مامۆستا نووسیە دیارە بەتەمان نییە بڕاتەوە جارێ هەر ئەینووسێ و ئەزانی نووسینەکانیشی چییە؟ من یەک کەلیمە ئەبینم دوو خەتە کێشە بەژێریایتر نازانم چییە بەطبیعەتی حاڵ قسمی داخلی هەر کاتێک تەلەبێ تازە بێ بۆ قسمی داخلی تەلەبەکانتر ئێتە تۆزە شەڕی پێفرۆشن گێت شەڕی پێکەن ئێمەش تەلەبەیەک هات تازات بۆ قسم داخلی دانیشتین وتوان ئێمە تەبعمان وایە هەر تەلەبێ بێت ئەتا ماوەیەک ئەتا تەلەبەیەکی تر دێتتر ئەمە بێتە ئەوەی کەوا ئەبێتە حەملمان کا و شەڕی پێفرۆشین و گێت شەڕی پێکەین و وەک سزن خزمەتمان کا و شەوانی تر یعنی زیاتر چارەکەەکان لە شەوان دەست پێکە زۆران ئەگرین و ئەم شتانە وتی من شەوان هەر زۆر وریام میێشولە بە تەکمان ڕەدوێ خەبەر بێتەوە وتمانڵا زۆر چاکە وەڵا شەو خەوت پرخەمان جۆ لێ بوو کە خەوی دەکەوتووە دوو تەلەبە جوان هەستان قەرەلەکەیان هەڵگرت بە قەرەڵەوە هەڵیان گرت لە دەرەوەی ژوورەکە بریان دەرەوە دڕۆ حەزی بۆ لای نێزک سەر ئاوەکان مەسافەیەکی زۆر تقریبا 50 مەتر زیاتر دوور بوو بەڵێ لە مەڕەکە لەوێ دایاننا اینجا ئێمە ژێرەوە بەردمان بۆی تێگرت الله ئەکبەر بەردەیدا تەکیالەم لا جوێیەکی لەو لا خەبەی نابە بەخوا بەردەیدا قەت قەرەڵەکە خەبەری بۆوە هەستا ئاواز تەمەشای ئەم لای کرد و خەوتەوە وەڵاتی تەلەبەکان چوون هەڵیان گرت و هێنانەوە لە شۆ خۆی دایاننا دانی خەبەری بۆوە داعش قسەمان کوتوان ئەمە وەزع چۆن بۆم شەو ئاوتی وەڵی خەوکەم زۆر خۆش بوو نشتان توانی هیچ لێ بکەن بەس لە خەوما لای سەر ئاوەکان خەوت بووم ئەمەێکێک لەو بەسەراتانەی کەوا زۆر خەندەت خستە سەر لێومان خوای گەورە ئینشاءڵڵا پاداشتت بداتەوە مامۆستا ئەحمەد هەر نووسیت و هەر نەمازانی خەریکی چیت هەر شت زۆرە هەر باسی قسم داخلیت کرد طبعا ئێمە لە بەخا بووین لە شەریعە لە هەشتاکان لە 85 تا 89 قسەژەکەی چویتە تا خزمەتی مامۆستا عەبدولکەریم و دەرسی بەڵێ تەلەبەی ئەو بووم من 5 ساڵ لە خزمەتی بەڵێ خۆش بێ ئینشاءڵڵا دەرەجاتی عالیکە مامۆستا عەبدولکەریم مدەرس خوا عەفوی کات و ئینشاءڵڵا دەرەجەی عالیکە مامۆستا مەلا مەجیدی تۆبزاواش باپیری مامۆستا مەلا ئەحمەدی ئێستای ئەوقاف تەمان لە خزمەتی ئەویش بووین لە مزگەوتی مەولانە بوو مەولانە خالید بوو ئەو چەند ساڵن جا مامۆستا عەبدولکەریم ڕۆژێکیان وتم مامۆستا پرسیارێک لێ یەکەم وتی فەرموو کوڕم
وتمە لێ ڕێی چییە بەرامبەر تەفسیری سەید قوتب ئەو کات سەدام بوو باش هاسەری کرد وتی بۆ وتم وڵای هەر حەزەکەم بزانم سێ اونجا هەرەیوت هەتیوە مجاوت هەتی وتی وڵای هەتیەوەی سەید قوتب بخێنێ دەبێ شمشێرێ بەدەست بگرێ و بچێتە سەر ئەو جادەیە بەخواوە بەوێ مەش ناکرێت یعنی تعبیرێ زۆر جوانە جا هەموو جاکات چوومە ژوورەکە جاروا بوو لە قەت پەنجەرەکە دانیشت پەنجەرەکەی لە پشتەوە گازینۆیەکە بوو لە خوارەوە قورئانی لێدا جا هەموو جا ئەیوت زۆر حەزم لە دەنگی عێراقیە قورئان دەنگی عێراقی دانیشت زۆر جاشکەنانمانە خوارد بەڕەحمەت بێ حاجی عەبدوڵڵا قەتانی شەبوو خەلیفەی شێخ عەلی تاڵەبانی بوو ئەو لەوێ بوو ماشەڵڵا غورفەکەی لە تەکی بوو کابرایەکی زۆر ماشەڵڵا ڕوحسووک و سەخاوەت بوو کە چووی نەویت وەرن تەلەبەن بەخوا نیوەڕۆ لای منن خۆش بوو نانمانی ئەدا و نانمانە خوارد ئەیوت کوڕم تەواو ئەماوەدا ماستاوتان خوارد بەڵێ ئەو ئاەتە نازانن فەئیذا تەعیمتم ئەماوەند فەنتەشیروا ئەوی دەبڕۆن خوا حافیزتان بێ و بڕۆن بۆ شوێنی خۆتان جان لەسەر قسم داخلی ڕۆژێکی وتیان وەڵا دەبێ ئیشەکان تەوزیعکەین ئەنجا من هەر لە مناڵیەوە جوولەم هەبوو چالاک بووی وتم چی بۆ منداوتیان لە دەبێت تۆ ئاش بکەیت وتم من ئاش بکەم وتیان بەڵێ وتم دەها وتیان تەماتەوڕۆنێ بکەی ئیمڕۆ وەڵا چوومە ژووری قاعی ئەمریکا چێژ لێنانەکە تەماتەوڕۆنەکەم داناو بەجێم هێشت و ئاگرەکەشم کردەوە قاعە ئاگری تێبەر بوو نەکەر هەمووی تەماتەوڕۆن هەسا ئاگر هەرچی عەرەب و هین بووە هاواريان لێ هەستا لای جەماعەت تورکمانەکان دانیشتم مەلامەجیدی هین مزگەوتی تکریتی ئەوانش لەگەڵم بوون وەڵا هاتن گەڕان بە دوام دۆزویانە وتیان کورە مامە کورە برام بە قورئان دەها ئیشت پێ ناکەین تۆ بۆات کردووە قاعەت وێران کرد بەس بڕۆ دەها شتمان بۆ بکرا ئێوتم باشە لەگەڵ مەلامەجید مندوبیشت کڕین دەستەکانت خۆش بێ بەڕێزی وەڵام من نازانم چەندم کاتماوە بۆ بەرنامەکە دیارە کاتێکی زۆرمان نەماوە بەڵام هەندێک دیاریم لەژێر دەسە ئەگەر ئیزن بفەرمون من حەزەکەم و دیاریانەتان پێشکەش بکەم خەیر و جەلیسم بۆ هێناون خەیر و جەلیسیش طبعا ئەمە کتێبێکی جەنابی مامۆستا عەلی باپیرە خلاصة أحداث حياتي ونشاطاتي الفكرية والسياسية جا هەرچەنە کەسمان بایەق زۆر بە سیاسەت لەوانەیە نەدەین بەڵام هەر شتێکە ئەمەیان هی جەنابتە جەنابی مامۆستا کتێبێکە مامۆستا پێشکەشی مامۆستا عەزەدینی کردووە شێخ عەزەدین کەرکووکی ئیهدا عەلی باپیر ئیمزای خۆی و مۆری خۆی لەسەرە پەیامێک ئەگەر هەیە فەرموو دەستان خۆش بێ خوا جەزاتان دا و ئینشاءڵڵا ئیسفادەی لێکن بە ئیزنی خوای گەورە دەست و چاوی جەنابی شت خۆش ئەمەش دیاری مامۆستا فاخر هیوادانی ئینشاءڵڵا ئەگەر پەیامێکت هەبێ بیگەێنی سوپاس دەکەین خوای گەورە سەربەرزتان کە خوددا لێتان ڕازی بێ ئینشاءڵڵا خوای گەورە زیاتر سوودتان هەبێ و ڕووناکیتان هەبێ بۆ هەموو کوردستان ئینشاءڵڵا دەست و چاوت خۆش بێ ئەمەشیان دیاریە بۆ جەنابی مامۆستا ساماڵ چەند مەڵۆیەک لە خەرمانی تەمەنم بیرەوەریەکانم هەر هی مامۆستایە پیرۆزی جەنابی شت بێ پەیامت هەبێ سوپاس دەکەین نا هەر یەک شتە گۆڕینەوەیتیان نییە دەستان خۆش بێ زۆر سپاس خوای گەورە ئابە و شێوە خۆشە لە باشتا کۆمان بکاتەوە ئیخوانن على سوور متقابلین إن شاء الله اینجا ئەمە ئیسا حەق بۆ ئەم کتێبە حاجی ئەبلەتی ویدایە بە مامۆستا ئەحمەد نووسراوە مع الاستغفار غير حالك إلى أحسن حال هميش بۆ جەنابت مامۆستا ئەحمەد پیرۆزە ئینشاءڵڵا پیرۆزە منیش بە هەدیەی دەمە حاجی عەبدولەتیف ئێدە باشە دەستەکان دەستی مامۆستاش خۆش بێ و سپاس بۆ جەنابی بەڕێزە و هەر برا گەورەمانە ئینشاءڵڵا سپاس دەکەین بینەرانی بەڕێز و خۆشەویست وەکو ئەبینن ئێمە لە مناسبەیەکی پیرۆزین ئەویش جەژنی پیرۆزی ڕەمەزانە دوایەوەی کە موسڵمانان تایە بە ڕۆژوو ئەبن پاداشتی ئەو ڕۆژوە ئەوەیە کە ئیدخالی سرور ئەکرێ و خۆشی و خۆشبەختی بەر موسڵمانان ئەکەوێ بە شێوەیەکی گشتی چونکە دوای ئەو هەموو ماندووبوون و تینوێتی و ڕۆژ و گرتن و برسێتیە پاداشتی ئەوەیە کە جەژن دێ بەسەرا و جەژنیش حتمما ڕۆژێکی خۆشە و مامۆسایانی ئاینیش زیاتر شارەزای و بوارن مامۆستا فاخر ئەگەر بێمەوە خزمەتی جەنابەت لە مزگەوتەکەی جەنابەت ئێستاش هەر بەردەوامی بڵێن بۆ وتار خوێندن الحەمدولله مامۆستا جەنابەت بڵێن چەند ساڵە خەتیبی
بەعام لە چەند ساڵە لە شاری کەرکووکی و دانیشتووی شاری کەرکووک و لە دایکبووی ئەو شارەشی هەر دانیشتی شاری کەرکووک بەڵام لە دەیەکان لە گیارەختیار لە ناحێشوان لە تقریبان 75ەوە هاتوینەتە کەرکووک تر لە منداڵی لە 82 ئەو مزگەوتەی خۆمان مزگەوتی خالیدی کوڕی وەلید دروست کرا باپیرم خوا عەفوی کە ئینشاءڵڵا لەگە مردووی حەزریە دەستمی گرت و بردمی بۆ لای مامۆستا سدیق وتی مامۆستا ئەم کوڕە بۆ تۆ ئەتر لەوێ وەلای ئەوە دەستم کردە قورئان خوێندن و دوای لای مامۆستا عومەر خوا عەفوی کە خوێندنەکان و دوای مامۆستا شێخ تەها و علومی شەرعیەکان و دوای مامۆستایانی ترها بەو شێوەیە لە 96 مامۆستا وەفاتی کرد پێشەوەی وەفاتکەوتی کوڕمۆرە تۆ لە جێیەکەی من بم لەو کاتەوەش لەوێ خەتیبم تاکو ئێستا ئینشاءڵڵا دەست و چاو خۆش بە مامۆستا گیان خی گەورە خێرت بنووسێ ئینشاءڵڵا هەمیشە لەش ساغ و تەندروست بی مامۆستا ئازادیم بەرەو کۆتایی بەرنامەکە چین پێم خۆشە پەیامی کۆتایی جەنابەت بە بۆنی ئەم جەژنە پیرۆزە چییە بیگەێنی بە هەم بینەرانی خۆشەویست هەم دانیشتوانی شاری کەرکووک بە شێوەیەکی گشتی لە کۆتاییە من دەستخۆشی لێ جەنابتانەکەم خی گەورە هەمومان لە بەهشتا ئاها کۆکاتەوە پەیامی من بۆ مسلمانان ئەوەیە كونوا ربانيين ولا تكونوا رمضانيين خواپەرست بن ڕەمەزان پەرست مەبن ئینسانی مسلمان ئەبێ لە هەموو کات و ساتێکایە خودای تەعالای لەبیر بێ وەکو ڕەمەزان چکە خوای تەعالا بە پێغەمبەری خوا فەرمێ واعبد ربك حتى يأتيك اليقين بۆیە گرینگە ئێمە لە پاش ڕەمەزانش لە دەرسەکانی ڕەمەزان دەرس وەرگرین ئیستیقامەیە ئیخلاسە عیبادەتە خوشوعە سەدەقەیە نوێژی جەماعەتە بە بەردەوامی لە ڕێڕەوی تاعەت و عیبادەت بین هەتاکو ڕەمەزانی داهات دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس دەکەین مامۆستا ساماڵ پەیامی کۆتایی جەنابەت بە بۆنەی جەژنی پیرۆزی ڕەمەزان بەڵێ پێشەمو شتێ دەستخۆشی لە هەموو لایەکەم و دەستخۆشی لەو گەنجە بەڕێزاناکەم بە حەقت پەیامەکەم ئەچێنێ جەنابەت ئیشارێکت بۆ کرد ئێمە زۆر حەز حەقمان بەسەر سیاسەتەوە نییە بەتاکید بەڵام حەزەکەم پەیامەکەم سیاسی بێت داواکەم لە بەرپرسانی ئەم کوردستانە کە ئێستا جێژدە ئاوڕێ لە خەڵک بدەنەوە جوانە خەڵک هیلاکە دەستخۆش 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 مامۆستا گیان بە تایبەت پەیامێکی زۆر جوان بوو دەست و چاوت خۆش بێ مامۆستا ئەحمەد پەیامێک بە کورتی نەگەوەی کە نووسیوتە بە قوربانی ئەو چاوت بووم چکە کاتمان نەماوە مامۆستازەدین وەڵی منیش پەیامێک هەر وەکو مامۆساوتی منیش پەیامێکی ڕێکخراوەیی بێ بەڵێ داوا لە حکومەتەکەم بە تایبەتی حکومەتی هەرێم خەمێکی فەرمانبەران بخۆن بە تایبەتی مامۆسا زۆر هیلاکە ئەوە 5 ساڵە بە پاشەکەوت و بە هەموو شێوەیەک بەڕاستی تەحملی ئەو وەزعیان کردووە چ جایش لە کەرکووکیش مامۆسایانی کەرکووکی سەر بە هەرێم بەڕاستی دوو جا زوڵمیان لێکرێ کارێکی وا مەکەن کە خەڵکی شاری کەرکووک بەڕاستی نەفرەت لەو وەزع بکە هیوادارین لەم جێژنەیە و حکومت بەخۆیان بچێتەوە و بە کارێکی وا بکە ئەم کەرکووکی بریندارە بەڕاستی ساڕێژی برینەکەی بکرێت جیاوازیەکی نییە بە تایبەت بۆ شاری کەرکووک مۆزەفێک و مامۆستایەکی ئاینی و مامۆستایەکی قوتابخانە هاوڕێکەی خۆی بینێ نزیکی ملیۆنێک دینار مانگانە وەرەگرێ بەبێ هیچ کێشە و گرفتێک بەڵام ئەو هیچ وەرناگرێ ماوەی 4 مانگیشە موچەکەی دواکەوتووە بۆیە لێرەوە فعلەن ئەم هەلا ئەقۆزینەوە لەم جەژنێەوە ئەڵێن جەژنە ئاوڕێک لە خەڵک بدەنەوە بە جدی بە چیدی بژێوی ژیانی خەڵک نەکەوێتە مەترسیەوە من سپاسی ئێواکەم کە تا ئەم ساتە وەختە بینەرمان بوون سپاسێکی بێپیانم هەیە بۆ ئەو ستافە بەڕێزەی کە لەم بەرنمەیە ماندوو بوون سپاسێکی زۆرم هەیە بۆ هەریەک لە مامۆستا فاخیر و مامۆستا عیزەدین و مامۆستا ساماڵ کە بە تایبەت بەدەم ئەم بانگهێشتەی ئێمەوە هاتن بۆ بەرنامەی جەژنانە خی گەورە خێتان بنووسێ سوپاستانەکەین ئێوە پێشەنجی ئێمن ئێوە مامۆستای ئێمن هەمیشە شانازیتان پێواکەین خی پەروەردگار بەرەکەت بخاتە تەمەن و عیلمتانەوە ئینشاءڵڵا سوپاسی مامۆستا ئەحمەد دەکەم کە بە شێوازێک لە شێوازەکان ئەویش بەشێک بۆ لە ئامادەکاری ئەم بەرنمەیە هیوادارم لەش ساغ و تەندروست بێ ئینشاءڵڵا دووبارە سوپاسی ئەەکەین و سوپاسی ئێواکەم کە بینەر و بیسەرمان بوون خۆزگا کات تەواو نەبوایە و ماتوانیا سعاتێکی تر دانیشین لەگەڵ مامۆستا بەڕێزانە خۆ مەجلیسی مامۆستا و مامۆسایانی ئاینی هەرگیز حەز ناکەی تەواو بێ بۆیە ئینشاءڵڵا فلی ئیعادە ئیفادە ئیعادەیەکەینەوە پشت بەخوای گەورە لە داهاتووە بەرنامەی جۆرا و جۆر لە خزمەتی مامۆسایانی ئاینی پێشکەشەکەین تا ئەڵلقەیەکی تری بەرنامەی جەژنانە بەخوای گەورە مهرەبانتان ئەسپێرم لە دوعای خێر بێ بەشمان مەکەن
پەیام هەمیشە لە خزمەتیەوەی عزیز و خۆشەویستە. جەژنتان پیرۆز، تاعەتان قبوڵ. ئەسەلامو عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.